هاوڕێیانم کاتتان باش بەخێر بێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب. هیوادارم زۆر باش بن و هیوادارم منتان بیر نەچوو بێتەوە چکە نزیکەی مانگێکە من لە یوتیوب دوورکەوتومەوە و پۆستم نەکردووە. ئەمڕۆ بە ڤیدیۆیەکی تازە گەڕامەوەلاتان. لە ڤیدیۆی ئەمڕۆ باسی پرۆگرامی PMP هەرێمی سەسکەچوانەکەین. زۆر شتم بیر چۆتەوە، ینی ئەم ڤیدیۆم دوسێ جار ڕیکۆرد کردوەوە لە بەروی بیرم چۆتەوە. ئەوە نییە ینی دەمێکە هیچ ڤیدیۆم ڕیکۆرد نەکرد، ئێستا نازانم چیڵێ. سەسکەچوان بەڵێ، ئەمڕۆ باسی PMP پرۆگرامی سەسکەچوانەکەین. یەک لقێک لەم پرۆگرامە، لقێکی هەموو جۆرەکانینە، شمولی ئێمە ئەکات لە کوردستان و بەڵێ بەبێ هەلیکار، ئەگەر هەلیکاریش نەدۆزی بێتەوە، کەسیش نەناسی لە سەسکەچوان، ئەوە ئەتوانی تەقدیم بکەیت و ناوی خۆت بنووسی، چاوەڕێکی هەتا وەڵام تێنەوە. پێشەوەی دەست پێ بکەم، ئەمەوێ هەندێک ڕوونکردنەوە بێم لەسەر PMP پرۆگرامی PMP هەرێمی مانیتۆبا. من پێشتر ڤیدیۆکەم دانابوو، بەڵام خەڵکێکی زۆر لایەن ڕوون نەبوو کە ئەم پرۆسەیە چۆنە، چۆن دەست پێکا و چۆن کۆتاییەت و چۆن وەڵام وەرەگری، جواب وەرەگری. بۆیە لەم ڤیدیۆیە لەگەڵم بن باسی ئەم پرۆگرامە ئەەکەم، دڵنیام بەشێکی زۆرتان سوودی لێ ئەبینن و زۆر بە ئاسانی ئێستا توانن تەقدیم بکەن و ناوتان بنووسن. بەڵێ بیریشتان نەچێت سەبسکرایبی کەناڵەکەم بکەن، دەست پێ بکەین. اینجا هاوڕێیان، سەرەتا با باسی مانیتۆبا بکەین، یاخود ئەتوانین بڵین بەگشتی باسی PMP بکەین. بزان PMP چیە؟ PMP پرۆگرامی PMP هەر هەرێمێک لە کەنەدا پرۆگرامی PMP تایبەت بەخۆی هێواتە کاندید بوون لەم هەرێمە. ینی تۆ ئەگەر ناوت بێتەوە بێ لەم هەرێمە بژیت، لەم هەرێمە کار بکەیت، لەم هەرێمە بمێنیتەوە تا ئەو کاتەی دوای چەند ساڵێک ئەنجاتوانی هەرێمەکە بەجێبێلی کە تۆ کاندید ئەکەن، ئەبێت تۆ لێ بمێنی. تۆ ناکرێت تۆ بڵێ من کاندیدم کەن و دوایی بچیمانی تۆ با ببینی بڵێ وەڵامە زۆر ساردیان سەسکەچوان ببینی وەڵامە زۆر ساردەم شوێنە بۆ من نابێ و خۆت کۆکەیتەوە بچیتە هەرێمێکی تر. بۆیە ئەگەر بیر لە هەر پرۆگرامێکی PMP یەکەی تۆ ئاگادار بەبێ لەو هەرێمە بمێنیتەوە. خۆی چۆن دەست پێەکە، تۆ چیەکەیت سەرەتا؟ ئەچیتە سەر وێبسایتی هەرێمەکە، نووسراوە PMP بە گەورەی و بە وازەحی نووسراوە. ئەچیتە سەر بەشی PMP هی ئەو هەرێمە. زۆربەی هەرێمەکان پێت ئەڵێن ئەگەر ئینترێستت هەیە، یعنی حەزت لێیە کە PMP تاقی بکەیتەوە، وەرە فۆرمێکم بۆ پڕکەرەوە. ئەم فۆرمە پێی ئەڵێن Expression of Interest. ئەم فۆرمە کە پڕەکەیتەوە تەنها زانیاریە، نەداوای دۆکیومنتت لێکە، نەداوای بەڵگەنامەت لێکە، نەداوای هیچت لێ ناکە سەرەتا. ئەمە کە ئەنێری وەکو وایە تۆ ناوی خۆت بنووسی بڵێ حەزم لێ بەشدار بم لە پرۆگرامێک. ئەمە هەنگاوی یەکەمە، بەڵام ئەمە PMP-ەکە نییە، ینی فۆرمی PMP نیە، فۆرمی ناونووسینە. Expression of Interest فۆرمەکە سەبمتەکە، ینی فۆرمەکە ئەنێری و چاوەڕێ ئەکەیت. ئەم چاوەڕێکردنە چەندێکی ئێوە ساڵێک کەمتر زیاتر لەوانێ مانگێک وەڵامت بنەوە، لەوانێ هەر وەڵام بنێنەوە تا ساڵێک، هەتا ساڵێکەوەستی. ئەگەر وەڵامیان نایەیتەوە ئەوە ینی تۆیان هەڵ نەبژاردووە بۆ ئەوی تەقدیمی PMP بکەیت، ینی فۆرمەکەی توان بەدڵ نەبووە. بەڵام لە ماوەی ئەم ساڵ ئەگەر ئیمێڵت بۆ هات نووسی بوویان بۆ نمونە فۆرمەکەی تۆمان بەدڵ بووە، ئەو فۆرمەی بۆ ناونووسین ناردووتە، ئێستا تەقدیمی PMP بکە، ئەو کاتە تۆ فۆرمی PMP ئەو هەرێمە پڕەکەیتەوە. هەر کاتێک ئەو فۆرمەیان بۆت نارد 2 یان 3 مانگت هەیە، 60 ڕۆژ یان 90 تا 90 ڕۆژت هەیە هەموو بەڵگەنامەکانت بنێری. ینی تا ئێرە وازەحە، ینی تۆ سەرەتا هیچ بەڵگەنامەیەک نانێری، هیچ شتێک نانێری، چاوەڕێکی هەتا وەڵام وەرەگری. کە وەڵامت وەرگرت پێت ئەڵێن ئێستا بڕۆ تەقدیم بکە، فۆرمی PMP پڕەکەیتەوە، 2 مانگت هەیە. جا بۆ نمونە راپۆرتی پزیشکیە، راپۆرتی پۆلیسە، بەڵگەنامەکانتە، شەهادەکانتە لە زانکۆوە ئەیهێنی، تاقیکردنەوەی ئایلتس، هەموو شتێک ئەمانە ئامادەکی ئەینێری. اینجا دیسان چاوەڕێ ئەەکەی هەتا وەڵامت ئێنەوە. ئەگەر وەڵامیان نیایتەوە کاندید بووی، ئەو کاتە تۆ ئەچی ڤیزە تەقدیمەکەی، نەک لە ئێستاوە فۆرمی ناونووسینت پڕکردوتەوە ئەتۆ بچی ڤیزە پڕکەیتەوە. ئەمە بە شێوەیەکی گشتی بۆ هەموو هەرێمەکان وایە. اینجا با زۆر کاتەکە، یعنی ڤیدیۆکە زۆر دوور و درێژ نەبێ،
هەموو هەرێمەکان بەم جۆرە ینی بەم پرۆسەیە دەست پێەکە. بۆ هەرێمی سەسکەچوان ئاسانیەکەی لە چیەکە من ئەم ڤیدۆم لەسەر هەرێمی سەسکەچوان ئامادە کردووە. هەرێمی سەسکەچوان ئەڵێ ئەگەر تۆ پیشەکەت لەم پیشانەی خوارەوەیە کە دوای لینکەکەتان بۆ دانیم لەژێر ئەم ڤیدۆ توانن سەیریکەن. ئەم جۆرە PMP پێی ئەڵێن Occupation in Demand. Occupation in Demand یانی چی؟ یانی هەرێمی سەسکەچوان لیستێکی بڵاو کردوتەوە، لیستێک پیشەیە، ئەڵێ ئەگەر تۆ ئیشەکەت لەم لیستە هەیە ئێستا فۆرمی ناونووسین پڕکەرەوە Expression of Interest مان بۆ بنێرە. ئەم لقە لە PMP سەسکەچوان پێڵێن Occupation in Demand کە ئێوە ئەتوانن ناوتان بنووسن. چی ترماوە؟ داواکاریەکان چییە؟ تەمەنە، ئەزمموی کارە، کەسێک ئەناسی لە سەسکەچوان ئەیناسی باشە نایناسی کێشە نیە، هەر لەسەر ئەوە نەوەستاوە، زۆر ئاسایەتوانی هەر تەقدیم بکەی وەکوتم جۆب ئۆفەری ناوێت، هیچ شتێکی ناوێت. زانیاریەکانی ترە بۆ زمانی ئینگلیزی ئەزانی یان نا، بڕوانامەکەت چییە، ئەزمونەکەت لە هەمان بواری خۆتیانە، ئەم زانیاریانەیە وەکو پێشتریش باسم کردووە. ئاسانیەکەی ئەمە هەستەکەم زۆر ئاسانە، ڕاستە هەمووتان ناگرێتەوە چکە لیستەکە دیاری کراوە لەسەر وێبسایتەکەیان، بەڵام بەشێکی زۆر لە ئێوە ئەتوانن یەکسەر تەقدیم بکەن و ناوتان بنووسن. ئەنجا ئێستا زۆر بەپەلە با بچینە سەر وێبسایتی زانکۆنا هەرێم، با بچینە سەر وێبسایتی هەرێمی سەسکەچوان، با بزانین ئەم پرۆگرامە چۆن و چۆن نییە، لە لینکەکەشتان بۆ دانێم و جا با دەست پێ بکەین لەم ڤیدۆیە لەگەڵم بن. اینجا هاوڕێیان هەنگاوی یەکەم لە گۆگڵ دەست پێ ئەکەم، لە گۆگڵ ئەنووسم سەسکەچوان PMP، لێرە چمە سەر وێبسایتی سەرەکی سەسکەچوان. دوایی وەکوتم تەنها یەک لق لە PMP سەسکەچوان شمولی ئێمەکە لە کوردستانەوە بەبێ ئۆفەری کار ئەتوانی تەقدیم بکەی. لێرە چمە سەر Browse SINP Program International Skilled Worker، ئەمە هەڵە بژێرم. دوایی ئێمە خوارەوە ئەو جۆرەی کە ئێمە ئەتوانین تەقدیمی بکەین ئەمەیە International Skilled Worker Occupation in Demand. کلیکەکەمە سەرەمە، ئێمە خوارەوە بزانم زانیاری زیاتر چی نووسراوە. ئەڵێ چی؟ ئەڵێ ئەمە کێ ئەگرێتەوە؟ Don't have a job offer، نابێت job offerت هەبێت، چکە ئەوەی job offer بدۆزێتەوە لە سەسکەچوان لقێکی تر ئەیگرێتەوە، بەڵام ئەمە ئەڵێ چی؟ ئەڵێ داواکاریەکان بۆ ئەم پرۆگرامە چییە؟ کە تۆ هیچ جۆب ئۆفەرێکت نەبێ، ئەو باشتریش بۆ ئێمە باشتریشە، چکە ئێمە کەسمان جۆب ئۆفەرمانیە لە سەسکەچوان. باش، لێرە eligibility هەیە، ئایا کێ ئەگرێتەوە؟ باشە، تۆ ئەتوانی تەقدیم بکەی ئەگەر یەک you live outside of Canada، لە دەروی کەنەدا ئەژیت، دوو پەنابەر نیت، هیچ پەنابەرێک لە کەنەدا و لە دەروی کەنەدا ناتوانێت تەقدیمی ئەم پرۆگرامە بکە، یعنی چی پەنابەر یعنی ئەوەی یەتە کەنەدا خۆی ڕادستی حکوومەتەکەەوە ناتوانێت. ئەڵێ ئەبێ 60 خاڵ لە کۆی 110 خاڵ کۆ بکەیتەوە. ئەم 110 خاڵە بە چی کۆیەکەیتەوە؟ بە زمانی ئینگلیزی و تەمەن و ئەزمموی کار و بڕوانامە ئۆشتانە. Have a language score of at least 4، یعنی نزیکی 5 هەبێت لە general training، بەلایانی کەم 5 هەبێت، ینی 5 هەبێ و کەمتریش بێ توانی هەر تەقدیم بکەی، بەڵام خاڵی کەمتر کۆ ئەەکەیتەوە لەم 100 خاڵە کە لێرە زانیاری زیاتر هەیە، توانن خۆتان بن سەیری بکەن. بۆ نمونە ماستەرت هەبێ 23 خاڵە، بەکەلۆریۆست هەبێ 20 خاڵە، جاوەرە خوارەوە لێرە هەمووی دراوە کە تۆ چەند خاڵ لەو 100 خاڵە توانی کۆ بکەیتەوە. باشە، ئەمە لینکەکەی دانم خۆتان زیاتر بخوێنەوە لەسەری. ئەڵێ چی؟ بەلایانی کەم سرتیفکیت یاخود بەکەلۆریۆس شتێکی خوێند بێت و ئەبێ بڕوانامەکەت شڕاستکردنەوەی بۆ کرابێت لە وێبسایتی وێ، سەیری ڤیدیۆکەم بکەن، جۆری ئیمیگریشن هەڵەبژێرن، نەچن ئەکادمیک پرپس، ینی هەڵسەنگاندنی شەهادە بۆ ئەکادمیک، ئەمە ئەکادمیک نییە، ئەمە ئیمیگریشنە، ئەبێ ئەوە بکەن بۆ ئەوەی لە ئێستاوە دەست پێ بکەم بچن شەهادەکانتان تەزدیق
بکەن لە وێبسایتی وست دوای ئەوە ئەڵێ work experience هەبێ ینی ئەزمموی کارت هەبێ و هەمومان ئەزمموی کارمان هەیە هاوڕێیان ئەم خاڵە بۆ ئەو کەسانەیە کە پیشەکەیان مۆڵەتی سندیکای ئەندازیاران یاخود مۆڵەتی سندیکای کەنەدای ئەوێت ئەمە بۆ ئەو کەسانەیە ئەڵێ ئەگەر مۆڵەتەکە یاخود لە پرۆسەی بەدەستێنانی مۆڵەتەکە بی باشترە بەڵام ئەگەرنت بێ ئەبێ هەر لە داهاتوو ئەوە بکەی بەڵام ئەوە کێشە نیە هەموو ئیشێک پێویستی بە مۆڵەت نییە have proof of settlement funds and a settlement plan یعنی چیانی پارەی باشت هەبێ پارەی بای ئەوە پارەت هەبێ کە خۆت بژیێنی لە هەرێمی سەسکەچوان تا ئەم شتانە هەمووتان هەتانە دڵنیا ئەمە خۆتان زیاتر بیکەنەوە و زانیاری زیاتر بخوێنەوە how to apply چۆن تەقدیم بکەم لێرە یەکسەر دەست پێ ئەەکەیت سەرەتا ئەکاونتێکەکەیتەوە کلیک ئەمە بکەم create account ئەکاونتێک بکەرەوە ئەمە هەڵەبژێری applicant SINP applicant or expression of interest candidate ئەمە هەڵەبژێری continue لێرە زانیاریەکانت ئەنووسی و بەردەوامەبی لە ڤیددیوی داهاتوم ڤیددیو بەشی دووتان بۆ دائنێم کە چۆن فۆرمەکان فۆرمی ناونووسین پڕ بکەنەوە نامێ ئەم ڤیددیو زۆر دوور و درێژ بێت بەڵام ئەمە بەشی یەکەمە بەشی دومیشە لەم هەفتەیە دایانێم کە چۆن لێرۆ بەردەوامەبیونی چۆن فۆرمەکان بنێرین بۆ هەرێمی سەسکەچوان بیرت نەچە سەبسکرایبی کەناڵەکەم بکەی بۆی ئاگاداربی لە ڤیددیۆکانی داهاتوم لە بەشی دومی ئەم ڤیددیۆ هەتا بابەتێکی تر هاوڕێیان خواتان لەگەڵ